سەرنامە بە ناوی تۆ خودایە چی بێ ئەمە پیت و پێزی نایە سەردێڕی پەڕی ئەوین پەرستان جێ ناز و نیازی خۆشەویستان سڵاوێک ڕازاوە بە نووری یەزدان بە جوانی بەهار و بە گێرمای خۆرەتاوی هاوین لە گشت کورد و کوردستان دەڵێن سڵاو سڵامەتی دێنێ کەوا بێ جارێکی دیکە هەزاران سڵاو پێشکەش بێەوە بینەرانی خۆشەویست و ئازیز لە هەر شوێنێکەوە بینەری بەرنامەی کانگای ژیانن هیوادارم لە ساغ و سڵامەت بن ئەوڕۆ دووبارە بارگە و بنەمان تێک پێچاوە و هاتوین بەرەو شاری بۆکان ئەو ئاوایی کە لە پشتسەری من دەیبینن ئاوایی نۆبارە ماشەڵڵا هەر دەڵێن نەوبەهارە ئەم ئاواییە لە بناری چێوی سەربەرزی تەرەغە هەڵکەوتووە لە 24 کیلومتری شاری سەربەرزی بۆکان سەر بە بەشی ناوەندی ئەو ڕۆژ لەگەڵمان هاوڕێ بن ئەوە ئێوە و ئەوەش ئاوایی نۆبار. لە خدای بە زیاد بێ و شنەبایە فێنکایی بە گیان و ڕوحی ئێمە بەخشیوە لە باغێکی دەرەوەی ئاوایی نۆبارین لە ژێر سێبەری دارە جۆز لە خزمەت کاکەی داینێکێک لە دانیشتوانی ئاوایی نۆبار سڵاو لەبێ کاکەجە سڵاو مەرحەبا زۆر بەخێرن باشن شکر کاکەجە لوتفت هەیە دەست خۆش مەمنون کرد خۆتان دەناسێنن من عوسمانم خەڵکی ئاوایی نۆبارم و من چەندە کاکە عوسمانجە وەڵا من 34 ساڵم ماشەڵڵا تەمەند درێژ بن یا ڕەبی خەریک بە چ کارێکن کاکە وەڵا واقعی دەکەیش لەسەر شوعبە نەفتەی نۆبارە کار دەکەم من شرکەتی پەخشی نەفتو هەیە وەڵا شوعبەیە کە ئاوە بە ماشین تۆزیعی دەکەین دەبین بۆ دییانە نەفت و گازۆڵان بۆ دەبێت هەر بژین و بێم زەڕەت بن ئینشەڵڵا وەکی ئاگادار بووینەوە کاکە زادەنگ خۆشی ئاواییە پیان ناساندوینەوە مەش لەگە کاکە هاتوین بۆ باغی لێرە بزانین کاکە گۆرانیمان بۆ دەڵێت جا با پێشتر باس بکەین بزانین لە کەنجەوە هۆگریتان بە هونەری مۆسیقا هەبووە وەڵای خۆ من هەر وەکو لە ئەنگلیزی هونەر بەڕاستی پێم خۆشە وەلی ڕسمیش نیم بڵم وەڵا ڕسمی دێڵم وەلی ئاوە مەزیسێک شتێک دەبێ دانیشتنێک دەبێ ئاوە بە خۆشی دۆستان دێڵێن دەنا بفەرمی وەلی هەر لە منداڵیەوە زانی دەنگتان خۆشە وەڵی واقعیتەکەی مەسەر ناوەگە لە جگاک دەمکوت ڕەفیقەکانی یا دۆستەکانمدان کۆڵای سەید دەنگت خۆشە ئەو گۆرانشم بۆ بڵێەوە یا مەسەرەن ئەو بەندە بە خاترین بڵەوە میش ئەحساسم کە شتێک لە دەروونمدا هەیە و وەلی واقعیتەکەی ڕسمیش نیم بفەرمی بڵێ وەڵا هونەرێکی خوددا پێداو بووە زیاتر هۆگریتان بە دەنگی کەم مامۆستا بۆ خۆتان گۆرانەکەین چێتان دەکوتەوە هەر حەسەن زیرێک وەڵی ماشەڵڵا شاری بۆکانە و ئاوایەکانی نزیک شاری بۆکان و عشق بە مامۆستا حەسەن زیرەک هەر بژین ئینشەڵڵا کاکەی جان جا بزانین وەجار کاکە چی بۆ ئامادە کردوین پێشکەشمان بکات وەڵی جا هەر وەڵی حەسەن زیرێک دەفەرموین یا هەچی خۆتان دڵتان دەی هەوێ کاکەجە یا علی مەردان وان شەڕ دەڵێمەوە زایدی چۆن گۆرانێکی مامۆستا حەسەن زیرەک و گۆرانێکی مامۆستا علی مەردان بە دەنگی کاکە گوێبیستە بین لە خەمەزە ناوتاندا ماڵمانە ئەوبار ئەوبارە گەنە شێمنی کۆژ ئەو دولبەرەیەم ماڵمانە ئەوبار ئەوبارە گەنە شێمنی کۆژ ئەو دولبەرەیەم بەدەمزنێوێم پێدەدا ژەنە بەچە و پێم دەڵێ وەرە بەدەمزنێوێم پێدەدا ژەنە بەچە و پێم دەڵێ وەرە نەخۆش کەوتم ناهاتی ژەنە گارلی مۆزەر بووەرەیەم نەخۆش کەوتم ناهاتی ژەنە گارلی مۆزەر بووەرەیەم
لیمۆزار بوو ناهاتی ژەنەوا دەیجان کێشان وەرە لیمۆزار بوو ناهاتی ژەنەوا دەیجان کێشان وەرە ئەو هەوا فێنکە خۆشە و دیمەنە جوانانە و باغ و باغاتە خوددا دایناوە بۆی کە لێی بڕوانی و جۆر لە دەنگی مۆسیقا و گۆرانیەکی خۆش بێ ڕایەوە چییە جارێکی دیکە جوێمان لە دەنگی کاکە عوسمان بێت فەرمونون کاکە عوسمان جان جۆبیست دەبین گۆرانێکی دیکە بە دەنگی جەنابتە گۆرانیشی مامۆستا حەسەن زیرەک پێشکەش بە لایەنگرانی هونەر خلاصە کەم و کەسێکش بێت و سامان دەتانەیە دەست و چاو خۆش ئەرێ هۆی لێلی باوانێم لێ ئەرێ هۆی لێلی باوانێم لێ دەرێ حەقی من دەی بۆ جوابێمەیلی بڵێ بوومێ بە مەجنونێ هاوارێ تۆ بۆی بالەیلی دیلۆیە خسێری من دۆ چاوی کاڵێم دیلۆیە خسێری من دۆ چاوی کاڵێم حەڵقم بە دەستا جوانێ تا ڕۆژ بێناڵێم حەڵقم بە دەستا جوانێ تا ڕۆژ بێناڵێم ئەرێ هۆی لێلی باوانێم لێلی ئەرێ هۆی لێلی باوانێم لێلی منی بوومێ بە مەجنونی جوانێ تۆ بووی بالەیلی دەرێ حەقی من دەی بۆ جوابێمەیلی هیچ خودایە بەردارە غەرقم کەی لایەغەم چ خودایە هەڵداگرێ غەرقم کەی لایەغەم مەیلمی بێدایە مردمیان زۆر یان کەیم مەیلمی بێدایە مردمیان زۆر یان کەم دەنگت هەر خۆش بێ کاکە عوسمان جان ئاواتە خوازم کاکە عوسمانی خۆشەویست بەو دەنگە خۆشەیەوە درێژە دەری ڕێگای مامۆستایانی گۆرانی بێژمان بێت هەر بژین کاکە جان دەست و چاوە خۆش بێ ئەرە چۆنی مامەی گیان وەڵا زۆر چاکم باشی شکر بە کەیفی خراپ نیم باشم الحەمدولیلا هەر باش دەبی ئیشەڵڵا خۆت دەناسێنی مامەی گیام زین چێت پێ دەڵێن محمودی حازمینە تەمەن و چەندە مامە محمود 80 مامە لەوەڵ هەڕەشەی خۆشی کردو کە پێم مەڵەن مامە و پێم بڵێن کاکە باڵە داخی خەتایەوەیە کارەکەتان خراپ کرد باشە بە چاوان ئەمە پێتان دەڵێن کاکە محمود باشە زۆر چاکە هەر تەمەن درێژ ماشەڵ تەمەنی 80 ساڵ و کاکەی دی بابچینە لای داخان مەدای جان چۆنی بە قوربانت بم چاکی باشی شکر سلامەتی قوربانت بم خەزار لە من کەوێ بەند خوددا نەکا دای جان خۆت دەناسێنی بە قوربانت بم ناوتان چییە؟ ئامین دا ئامینی چی؟ ئامینی عەبدوڵڵاهی تەمەن و چەندە دا ئامینجە؟ وەڵاهی بڵم هەفتا
تازە زانیوێتی هەفتە ساڵە بۆ خۆی دەڵێ مەزانم هەر تەمەەن درێژ ئەو لە من بە عمرترە بۆیە وا دەڵێ ئەو ئێستا کاکێ گیانە بزانن ئەمە ناپارێمەوە بۆ ئەو شتە دەڵم 80 ساڵم هەر تەمەەن درێژ بیاڕەبی کاکە گیان بە قوربانت ڕووسبی بێ کاکە وەلەدی واوایەنە ولادی قەرەڵیم خەرچی قەرەڵی بووم لە قەرەڵی تەرەغا ئەرزی خزمەتت دەکەم ماڵمان لە دارەگردەڵی بووە لە سەیداوا بووە لە سێوەدین بووە لە دارەگردەڵە بووە زمانی گرانیە لە دارەگردەڵی بووین ئەگە کچیان دەدا بە خۆڕایی بۆچی وەڵا هەنان نەبوو هیچ شتێک نەبوو حەد دەبوو ژناوە خڕکەی دەشتان خواستن وەروشی دەگرن ئای چۆن ئەگەر ئەمانە ئەودا من منداڵ بووم وەک ئەوانە دەبوو بێکەنجە هاتنە ئێرە کاکە وەڵا وەختی ئینقلاب هاتین ئێرە ماڵمان هات ئێرە نزیک 40 ساڵەوەی پێش ئارێ وەڵا ئیدی یەکسەرە لێرە گرسانەوە یا لێرە شات شۆتان ناوەڵە هەل لێرە بووین خەریک بە چ کارێک بوون کە هاتنە ئێرە وەرزی کەشاوەردی دەکەین بە تەنیا کەشاوەرزی کشتتوکە ئارێ وەڵا ئاژەڵ و نەبوودم کە هاتنە ئارێ وەڵا ئاژەڵیشمان بوو کوڕیشمان بوو کچیشمان بوو هەن کەس نەماوە من ئەو خانمەی ورد وڵات ڕۆت بۆچی ئای ڕۆت دەریا کردوینی دی چەند منداڵ هەیە کاکە 6 دا پێت بێڵن یاڕەبی زەماوەندیان کردوێتی بۆیە ڕۆیشتو هەموو ڕۆیشتون ئارێ وەڵا هەچی نەماوەتەوە چەندەوەتەیە وەڵا هەژنۆدەنەوەم هەیە لە خدای بە زیاد من دێنەوە لە دەورت کۆ دەبنەوە جار جار ئارێ وەڵا ئەگە پوڵم بێ خدای بە زیاد بۆ پوڵام شتێکی دەکای دینەوەش لە دەور خڕدەکە ئارێ وەڵا هەموو شتێک دەی مامەجان دەڵی زمانی گرانی بوو بۆ مەبرەک باس بکە بزانین زمانی گرانی چۆن بوو وەڵا گرانی هیچ شتێک نەبوو نان نەبوو گەنم هیچ شتێکمان نەبوو ویشکە ساڵی بوو ئەرزی خزمەتت دەکەم عالم لە ناڕەحەتیدا بوو کابران نۆکەری بوو نۆکەرەکەی دادەنا کاریگەر بوو دێگو ناوێت کارم بوو بکەی پۆیتی نەبوو بەشی خۆی نەبوو کە بیخوا تابیدا بنەوە بەشی ناوەڵا بەشی خۆی نەبوو تابیدا بوی حیسابەکە ئاوا بوو ئەو جار کەوێ ئێمە ماڵمان هاتەیەرە منداڵ بوو میدی ینی ژنوشتم نەبوو ئارێ وەڵا چەند ساڵ دەبووی مامۆدم ها چەند ساڵ دەبووی وەڵا نازانم چەند ساڵ دەبوو بەڵام عمرم کەم نەبوو ئەو دەمیش ئەوەندە زام هاان عمرم هەشتایە نازانم داودەم 50 بووم 30 بووم نازانم خۆسەوادم نییە دەی بۆمان باسکە هاتنە لێرە چۆن گرسانەوە چۆن و دەست و کرد بە کاروباری خۆ نەزەوی زارتان ئاردی بابا زەویزارمان بوو چۆن زەویزارمان نەبوو باشە خۆ زەوی زارەکەتان لەگە خۆتان نێنابوو کاکە مەحموود هەر زەویزاری مەسەرەن ئیتۆ بەجێت دەدا بەوی ئەو دەیدا بەوی دەست بە دەست بوو ئاردی خدمەت دەکەم هاتینە ئێرە و دەوڵەمەند بوون و حەوت برا بووین و ئاردی خدمەت دەکەم مەزرای چاکمان بوو هەموو عالەمەکە دێک بڵاو بووە هیچ کەس نەماوە ئەو ما هیچ کەسیکە خدا پێکتان بێڵێ خدا لێ رازی بێ دەی بۆمان باسکەم بزانین چۆن و کشت و کاڵ دەکرد چۆن و ئاژەڵداری کاکە ژیان کشتتوکڵمان دەکرد بە عاربەی و بە شەغرەی و ئەرزی خزمەتت دەکەم بە ناڕەحەتی و بە هەموو بە بێگار و جات و دانم وڵای هێنما کار کردو کەس نازان حانەوە نییە ئەوە لە کادا ڕزیوە ئەرێوە خودای ئەماغا لێرە دانیشتەوە دو توێژێکش لەگەڵی پێک دێنین هاوڕێی چاگوم پێکەوە هەرەوەزیش و دەکرد ئای چۆن هەرەوەزمان دەکرد و بێگارمان دەکرد و لە داگردەوەی ڕادان برین بۆ حەزیکەندی بۆ کارێ بێگار ئارێ وەڵڵا داژان بۆمان باسی نان و خواردنی زمانی زوو بکەن بزانینەوە دەم نان و چێژ ڕۆژە ستان ساز دەکەن وەڵای نان و چێژ بە قوربان بڕۆژ ماساز دەکرد نیشک ماساز دەکرد هەرچی بە خزمەت دەکەم پەڵوڵە بادەما خوارد سوزانم بە قوربان دۆڵمەمان دەخوارد سوزانم بە قوربان مەودەم دان کرد وەڵا برنج ئەوە پڵاوەکەمان بووە قوبوڵی برنج و لە پەدێکمان دەدا و وەکو ئەلحان نەبوو بڵێ ئەلحان بوو خۆلحاودەم گۆشت و مۆژمەجی پاتاڵ بمردادنا خۆ جوجە موجە نەبوو ئەوانەمان دەخوارد بەڕۆنی زەنگش لێتان دەناچەم بەڕۆنی زەنگ لێمان دەنا ڕۆنی میرکە نەبووە دەم بەڕۆنی زەنگ لێمان دەنا و کولیچەمان دروست دەکرد و هەرزی بە خزمەت دەکەم کەلانەمان دروست دەکرد و بۆمان چاور دەکردن و بۆمان دەبردنەکەن دروێنە و یەکدانە ئەوەندەمان نین دەکرد و جێبەجێ دەکرد و بۆمان دەبردن بۆمان دەناردن بۆ کن دروێنە و بە قوربان بم دادەنیشتن دانێک هەر کولیچەمان دەکرد کولیچەمان دەکرد و خاکەمان پێوە دەکرد و بۆمان دەناردن ئەرێ وەڵا ئەو دەمەڕما زۆر بوو بە خدای مشکلۆزمەت بم بە دووگی مەڕووی کە بەرانەگە دەمردن یەک دانەوانێکمان هەر کولیچە دروست دەکرد دەمان نار بۆ چێوی بە دووگی بەو ڕۆنەی وەڵا بەو ڕۆن دووگەی ئەو دەم ڕۆنی میرکە نەبوو بە ڕۆنی خۆشمان چێشتمان دێدەنا هەموو چێشتێکمان بە ڕۆنی خۆمان دەخواتەنە کە ڕۆنمان دادەنا بەڕێز
ئەوە هەری وێش کوراوە ساغ و سلامەت ماوەندە ڕۆنی زەنگ و ڕۆنی کێرەتان خوارد وڵی دەما خوارەوە دەمەدی ڕۆنی وانێک نەبوو ڕۆنی بیرکە نەبوو کۆلحان نەبوو الحانە ڕۆن ماشتا هەیە ئەو دەمەوانە نەبوو باشەوە میوان و لێوە ژوور کەوت پا کە خوددایەک با گەورە پیاوێک لەولالۆ لای ستان بۆ لێدەنا سمان بۆ لێدەنا وڵی میوانەکە گەر بمدا کولێرەمان نانمان بکردا کولێرەمان بۆ تەور دەکرد کەلانەمان بۆ دەکرد هەرزی بە خزمەتت دەکەم سوزانم بە قوربان دەناگە فریاکەوتان چێشتمان بۆ لێدەنا بەنجانمان بۆ لێدەنا هێلکەمان بۆ تێدەکرد ئەوانە قەدیم زۆر قوڵیشان نەدەخێندەوە کابرا بە ژوور کەوت پا هەستی با لە خودای بەزی بۆ خۆ لێن نابایە گەر میوان 100 میوان پاتە هەر ئەوە بوو خوارد میوان نایهەوێ سیفرەت ڕەنگین بێ نانت جوێین بێ و خوڵقت گەرمی رحمە لە دایک و بابت وڵا دروست وایە باب مەشەد و بیللا بە خودای برا لە میوانی قەدیم حەتی بۆ دانەبا پێخایل بەڵام نەحانەکان نوێژی شێوان نیە میوانت بێ دەبێ برنجی گۆشتەکە حازر بێ وا لە شایەکان زیاترچیان لێدەنا ئاسن چۆن و لێدەنا کاسە و سیفرە لێرە دەجێردرا لە شایەکانیشدا وەکو ئەلحانەکانیاوە برنجیان لێدەنا و خۆرشتیان دروست دەکرد و بیلامانێ گۆشتی پاتاڵیان دەکرد و سووریان دەکردەوە و لەگەڵ ئیندان کرد بە خۆرش لەگەڵ بانجانەکە و برنجیان لێدەنا وەکو ئەلحانەکانی لە شایەکەدا و ئاوە بوو وەختی شایەدان کە بێنەوە مەڕانە سەر بڕنەوە کاورانە سەر ئەرە وەڵامەڕیان سەر دەبڕێ ئەگەمنیان گوێستەوە بزنیان سەر بڕی بوو چێ نان و چێشی ساز دەکرد وەڵا هەرژن ئەم بۆ خۆم نان و چێشی دووچە بووکم ساز کردووە ئەوە چەشنێک لە هەرەوەسکردن بوو بۆ کاری شایی و بۆ ئەو جۆرە مەڕاستمانە یا شینێک با شتێک بە هەموو یارمەتی یەکتریان دەدا ئارێ وەڵام یارمەتێکتمە بەخدا جەفەری ئیبازی خەدیجم دشم دوو بووچی هێنا بۆ هەرچیان هەر بۆ خۆم نان و چێشتم ساز کردووە ئەرێ بە خودای فەقع ئەوڵای هێوەرم ژنی هێناوە هەر بۆ خۆم نان و چێشتم ساز کردووە ئاشپەز و شن نەبوو خۆدەم هەر بۆ خۆم بووم دەستەکان جۆر لێ بیسەر خێزان بۆ تا بۆ خوانەوە حەڵال حازرن بیسەر خێزان بوو ێوەژنە گەورەکە مەگەجێ بۆ ڕۆی ئەو بیسەر خێزان هەموو لە بەردەستی مندا بوو تەوای من ڕەعازابم دێنا لە خزمەت کاکە محەممەدی خۆشەویست داینندێهیاری ئاوایی نۆبار سڵاوتان لەبێ کاکەجێ مەمنون بەخێرن سەرچاوەکانم زۆر بەخێرن خۆش بێ زۆر سپاس کانگای ژیان بەڕێزن کاکەجان مەمنون خۆتان دەناسێنە ئەمن محەممەدی ئیبراهیمیم دێهیاری نۆبارم تەمەن و چەندە کاکە محەممەد 58 ساڵ تەمەند درێژ و لە ساق بنیاڕەبی ماوەی چەند ساڵە دێهیاری ئاواین کاکە ماوە 14 ساڵ لەگە برادرانە شوڕا هاوکارم و دێهیارم هەبژین و بێمزەڵەت بن ئینشەڵا کاکە محەممەدجان باسێکمان لە مێژووی ئاوایی نۆبار بۆ بکەم بزانین چەند ساڵە وەکی بۆیان باسکردبوون ئەو ئاوەدانیە هەیە ئەبەتە بەبیری ئێمە نییە ئەو شتا وەلی ئەوە باساکە بێت و بیسپێتمان تەقریبا نزیک و حدودەن بە 400 ساڵ دەبێت دەگەڕێتەوە بە 400 ساڵەوە پێش هیچ زانیارێکتان لەسەر نیوی ئاوایی نۆبار هەیە نەوەڵا بۆ شێوەیە نافەقە هەوەندێک کە بیستمانە لە تاریدا بە سۆرە نۆبارە بەسا لە نۆبەرانە یا لە نۆبەهار وەرگیراوەتەوە دەنیا ئەوەندە لەوە زیاتریشی شکە نازانی هەوڵ بەرێکە لە باغ و باغات هەڵدەگیرێ یان نەوبەهار دوو بۆ چون هەیە وایە وڵا زیاتر لە نۆبەرانەیە لە هەوڵبەرێکە لە باغات هەڵدەگیرێتەوە زیاتر لەوەی باز دەکەن دەستچاو خۆش بە کاکەجان باسمان بۆ لە بافتی ئاوایی بوو بکەم بزانین چەندە لەسەر شێوازی سنەتی ماوە چەندە هاتۆتە سەر شێوازی نوێ وەڵا بافتی سنەتەکەمان تقریبا دەتوان بڵم 60% هەر بە حاڵەتی خۆی ماوەتەوە ئەمما باقیدیکە تەغیراتی تێدا کراوە ئەنابەتە بلوک و سیمان و بۆ شێوەیە دەنا 60% بافتی ئاوایەکەمە بە حاڵەتی خۆیەتی چەند کەسی لێ دەژی کاکە ئاوایی نۆبار حدودی 40 نەفەر چەند بنەماڵۆ چەند خانەواری 111 خانەوارە ئاوا لە باری خانەوارەوە وەری ئاوا بە خانەوادەجی هەشتا حدودی هەشتا ماڵە ڕادەی خوێندەواری چەندە وەڵا حدودی 75% خەڵکی ئاوایەکەمان باسەوادە ما بەخێتەکە بێسەوادە قوتابخانەی تاپۆلی چەندەیە کاکە محەممەد تاپۆلی نۆهەمیمان هەیە مدیر مەستەبەی مەنتەقەیە تاپۆلی نۆهەمیشمان هەیە کاکە مناڵەکان بۆ درێژەدان بە خوێندن چ دەکەن
وەڵام معمولە تا پۆلی نەهۆم لێرە ما باقی دیکە دەچنە شار کچەکانمان زیاتر ئەوانەیە کە کچن بە ئیستیلا دەچنە مەدرسەکانی شەمانڕووزی لە بۆکان مەدرسەی تووبامان هەیە مەدرسەی تەمەدونمان هەیە لە بۆکان ڕوو دەکەنەوێت لە بۆ خوێندنەکانیان کوڕەکانیشان ئەوە دیارە لەو مەدرسانەی دیکە لە شەمانڕووزی قەرەکەنمان هەیە لە داژمن هەمانە ڕوو دەکەنەوەیە. شکری خدا بنە ماڵەکان ڕێگری نەکسەکان نەکڕەکان نابن بۆ درێژەدان بخوێندن. وەڵا شکری خدا لێرە وانێ لێرە و شتە نییە نە حتممە پیان خۆش کولان بخێنن. الحەمدولیلا کەسایەتی هەڵکەوتوتان هەیە کاکە لە کچوکڕەکاندا هەشمانالانەکان لە بۆکاندا دکتورمان هەیە دکتوری با هەتا داروخانەی دکتور سەردەشتیمان هەیە لە بۆکان کە خەڵکی نوبارەیە و وەلەدی نوبارەیە کوڕی نوبارەیە کچی معلیمان هەیە هەر لە بۆکاندایە. بژین و سەرکەوتو بن ئینشەڵا. کاکە باسی و خزمەت گوزاریانەمان بۆ بکەن کە تا ئێستا هاتووە بۆ ئاوایی نۆبار. وەڵا خۆ خزمەت گوزاری کراوە لە سایەی سەری دەوڵەت و بە ئیسلام مەسئولینی محتەرەمی شاری بۆکانەوە خزمەت گوزارەکی یەکجار بار بۆ نۆبار کراوە وەکو ئیزرای تەرەی هادی کە حدودی 75% تەرەی هادیمە بۆ ئیزرا کراوە لەباری خەدەماتەوە ئاو برق و تەلێفۆنمان هەیە شرکەتی نەفتمان هەیە ساختمانی دیهێریمان هەیە باشگای وەرزشیمان هەیە مەیدانی فوتباڵمان هەیە مرکز بێداشتمان هەیە خانە بێداشتمان هەیە مەهدی کودەکمان هەیە ئەوانە کولەن لەو ئیمکاناتمان هەیە. بژین ئینشەڵا کاکەجان دەست و چاو خۆش بە یا ڕەبی ئینشەڵا بۆ داهاتووتان بەدەستەوەی چ پرۆژە گەڵاڵەیەکی جرا بکەن. وەڵا پرۆژەمان ئەگەر موفق بووین و بتوانین بە حەولدانی خۆمان لەگە برادرانی شوڕا و هیمەتی مەسئولینی شاری بۆکان بتوانین کە ئیدامەی ئیزرای تەرەی هادیەکەمە بە ئیتمام بگەێنین 30% کەماوە بمانەوێت تەواوی بکەین و هەروەها نەبوونی ئینتەرنێت کە هەیە مشکلێکی زۆر گرنگە بۆ ئێمە نیمانە کە داوا لە مەسئولین دەکەین کە جوابگوی ئەو شتەما ببن هیمەتیان هەبێ و بتوانین ئەو کارە ڕوبەڕاکەین. سلام علیکم. سلام بخیر سرچاو. باشی شکر سلامت. خیر یاخدا سرچاوم. من دونه به قلب ساق بیارم. سلامت یاخدا دست خوش به بخیر یاخوا سرچاوم. فاتسا خوش به خودت ناسنن. بالله لخدمت دام من محمودی که رسولم پیدا خلص شنو بارم. کاکا محمود جان تمنو چند؟ والله متولدي 1350 تقريبا 39 سال. اره والله. تمن دريج بن يا ربي خيرك تكارك ممكن. والله جوش كاري دكم هو قراوه 4 اساس كان بو كاري جرام بو داس كان 4 امبيني خلشي مهاباتي. خال بساق يا ربي داس كانش 4 دبك. اره والله اوري لسه دكنو كتري لسه دادني. اها باي اوري خال بساق ان شاء الله زكاك ابو خوت عندي كان جوش كارونه لا وايده. والله اذا جوش كار من بو مال خو مانه بو هم كاري بو الله كاري اودانش دكم عندك ببيله داس بفياوتي ديك مره. اي ما شاء الله ربي داس وساو خوش بك كاكا ما شاء الله خلك يا واي خور بجا اجل داري كشتو كرانا وصلنا هەست کارێکی کە هەم بێ بۆ خوا ناس حرفە و سەنەتێک بێ لە پەنادا فێر دەبن و ئەوە کاکە کاروباری خۆیان بەرەو پێش دەبن. کاکە جام کاری ئەسڵیتان چێ؟ والله کشاورزی. زۆر زارتانێ. ئارە والله کشاورزی دامداری مەڕم هەیە 50 سەرێکم مەڕە یەکە زمینی کشاورزی و نۆک زەوی هەڵدەگرم نۆک دادەچێنم. قالب ساق بێ. کاکە جان کشت و کاڵ وەکتی زەوی زارەکانتان چی لێ دەچێن؟ زەوی زار وەک گەنم وەک جۆ من ئەها نۆک دەکەم جۆ دادەچێنم نیسکم هەیە عەرزی بەعزوو دەکەم نۆکە سوورە دادەچێنم. دەی کارەکەشی وڵا کاری کۆمباینە و نۆکەش وڵا بەدەستکە نەدێڕنیەوە دەم ساڵە دەستەی بۆ دەگرین هەموو لە مەهابەتی ڕەوڵا دەستم بۆ دێ ماڵە ناوەدان ئەم ساڵە دێن نۆکەم بۆ دەڕنەوە ئەوڕۆکانیە ئەوڕۆ دوو دەستم بۆات لە مەهابەتی ڕا هەمووی خەڵکی کانی میران و غەلیفانی و ناتوین دەستکەنم بۆ دەکەن. ئای ڕەبی قالبیان ساق بێ ئینشەڵا زەوی زارتان پڕ بەرهەم بێ مەڕ و ماڵاتەکەتان چی کاکە ماڵاتی گەورەتان هەیە؟ مەڕمان هەیە شوانمان بگرتووە بە 3 ماڵان شوانمان بگرتووە لە تازە هاتووە لە پەرێزیەوە لە پەرێزێدایە. جاکاکە لێرە زۆرتر ماڵاتی گەورە ڕادەگرن یا ماڵاتی مەڕیشی تێدا و مانگەش تێدا زیاتر وڵا مەڕی تێدایە لانێرە. لێرەوار باشە الحەمدولای. ناوەڵڵا ئەو ساڵ بێ لەوەڕێ زۆریش لەوەڕ خراپە زۆر ناخۆشە. سوزانم کەم بوودی ئەومان هەیە لەوەڕمان نییە. ئینشەڵا بارانێکی بە ڕەحمەتیەکە و زەوی زار ببوژێت. وڵا یاخدا الحان نەبارێ. الان باري نوك وين نوشي همانة توايد في التلفون وده تقتوا. دي خداي جان إن شاء الله دوي نوك القنا وكيو دوي زوال قلتنا وكيو قال مدرونا كي باري. دوي فايز إن شاء الله الفايز ده إن شاء الله باري أنا الحين كشاورز والله باري زردي اللي زياتر اللي خازنزي. معك.
دایجان نێوچێ کوبڕا کوبڕای خۆشەویست و عزیز تەمەنت چەندە دایجان؟ ئەرزا وەڵا خۆ بەخوای نازانم وەڵا 7 ساڵ دەبم 7 ساڵ یا ڕەبی تەمەند درێژ و لەش ساغبی ماشەڵڵا وەڵاندە دەبم لێت نایە بە قوربانت چاک ماوی ئەلحەمدولای چی کوێ ماماڵتان نەخۆشمە توش وڵای چاک نەماوە باش دەبی ئینشەڵڵا خدا شەفات بدایە ڕەبی دایجان لە قەدیمەوە خەڵکی وای بوویەوە لە دیێرە وڵای لە قەدیمەوە خەڵکیەکانی ڕەشم زەماوەندت کراتی ئێرە ئارە وەڵا هاتم بۆ نۆباری چەند ساڵەخان لێرەی؟ ئەرزا خۆڵا نازانم بەخوا نازانم ئەرێ وەڵا 50 ساڵ دەبێ لێرم کاکە بە حیسابی منداڵی گەورە هەت چەندێکی بوو ساڵێک 2 ساڵ پێش دەبێ لێرم ئەرێ وەڵا باشە دایجان باسی قەدیممان بۆ بکە بزانین 50 ساڵەوەی پێش ژنەکان خاتوونەکان لە ئاوایدا چیان دەکرد کاروبارتان چ ئەرێ وەڵا چمان دەکرد بە قوربان بە خودای دەستکەنەمان دەکەن هەان کوڕەکانم بە ئەوە دڵێن دەتۆقە دەستکەنەی دەکەن ئەمن بە 3 ڕۆژ ئەو دەستکەنم تەواو دەکرد کاکە مەشکەم دەژان کاکە جانەوە نانە هەویرەمان دەکرد بە قوربانت بم بە ڕۆژوو بووندی وەختە دەچوینە مەڕی ئەوانەمانەمە کردووە دی منداڵمان بەخێو کردووە ئەی ڕەبی قالبوو ساغ بە ئینشەڵڵا ئەلانچی دایجان ئەلحانیش وەڵا بە قوربان بخۆهانیش بە قەد ژنی ئەلحانەکانی زۆر خێڕین وڵا بە قەدوش ناکار دەکەم ئەوە عملیش کرابوو نەخۆشیشم و خدا شەفات بدای ئینشەڵڵا ئەوە میزان کاکە کارەکانیش دەکەی و پێشت دەکرێتی لە کوچەش دادەنیشی لەبەرەوە فێنکە وڵاتم خایان کردێتەوە جارجارمان دیدەبم دێم دادەنیشم و خۆ دەحەسێمەوە و قالب ساغ بە ئینشەڵڵا چەند منداڵ تێدا وەڵا شکردنووەم هەیە خدا پێت بێڵن یا ڕەبی لەکنتە نیا زەماوەندیان کردووە ناوەڵە سیانیان سی بووکم هەیە شکر سێ کوڕمدا مەزراونەوە لە بۆکانن دوانیشم ماوە ئەوە ژنێن نێناوە دێوە 3 کوڕژنان هێناوە 2 ماون وەدی کچەکان ئەکسەکانیشم سیان نەسی چەند مێدیان کردووە هەربەختەبەر بن ئینشەڵڵا بە قوربانت بم خدا پێت بێڵن یا ڕەبی پس لە ماڵەدا بەتەنێ ئێلاندادا بەخڵای بەتەنێم 2 کوڕم ماوە یەکیان لە بۆکانەوە لەگەڵم نیێ و یەکیانمەوە لەگەڵە ژنی نیێ و خەریک بە چ کارێکە خەریک کەشاوەرزیە ئەی قالبی ساغ بە ئینشەڵڵا ئەرێ وەڵا بە قوربانمەوە ئاوایە دا یەکتەنە بەکاری ماڵە دەوەستی کاکە جەندەی کەمەرە وەڵا ئەلحانیش ناڵم نەخۆشیشم ئێستا زۆر لەو ژنانی ئەلحان ئازاترم قالبی ساغ ئەرێ وەڵا بە قوربانمەم کارێک دەکەم جادا ڕەنگە دەستاویشت خۆش بی بە کابانی تونند و تۆڵک سەرەن دەستاویان خۆش خۆش بێ قوربانت بم دەستی تۆ خۆش بێ دا بۆمان باس کە بزانین قەدیم چ نان و چێشتێکی لێ دەنابزان چێشتە بە تامانە بەدەستی قەدیم هێوەژنی گەورە دوانمان لەگەڵ بوو ئەوان چێشتیان لێدەنا ئێمە هەر نانمان دەکرد و مەڕمان دەدۆشی و بە قوربان بۆ خۆشمە تا ساڵانە مەڕم هەر بووە و ئەلحانەوە نەخۆشم مەڕەکانم نەماوە و زۆریشم خەمن و چیە هەواریشدا ئارە وڵات دەچوومە هەوارێمان لێرەنا لە ماڵە بابە منداڵ بوو مەگە دەچوم هەواری ئارە وڵات دەنا لێرە نەچوو دادادە بێریش بووە دادە لە کاتی مەردۆشینە چاکت پێڵ دەکتون ئارێ وەڵی وان پێڵ دەکتون مەشکم دەژان بەخوایان بۆ مشکەی هەڵدەکوت وەرە سەیری دا پێی هەڵ بڵبزام چۆنت پێ هەڵدەکوت تازە حوسەلەم نەما بە قورعانی بەخوا حوسەلەم نیە تازە دادە بڕێکی بەخوا هەن تازە حوسەلەشتم نێ پێ خۆ ماشەڵڵا دەتکوتە حاج دوژنان دەکەم بەکاری دێمە تازە ئەوە هیزەوە تەواو بوو خلاص وێ پیر بوو میدی دەوەڵام مەشکەم دەکتو بە منداڵانم هەڵدەکت و کاکە بزانم باشە بزانم چۆنت پێ هەڵدەکوت دەڵی پێم هەڵدەکت بە قڕەنە جیرە لە بیرم نەماوە تۆش خەریکی
والله بقرعان دواي دي وابزانم داڵەکانی خۆتم باشە لایەکم بۆ دەوەزانم کچەکانی خۆمی بە باشە قوربانە لایەکم بۆ بڵێ. لایچی وڵا بە قوربان زۆرم لای دەکو لەبەر لانکەی و لەبەر مەشکەی و ئەو دەمە وەختمان ئاوە بوو ئەلحانی ژەوە کاکەی دێوە تازە تەوا بووی خوشکە سێ هێندێ لانت کار هەبوو هێستا لایەکەت دەکوت مەشکەکەت دەکوت ئارێ وڵا مەشکەم دەکو لەوانە بوو لەبەر دەستکە نشکت گۆرانی میشە دوو لانکەشم بوو نشم دەکرد کاکە گیان دەیدای جان باجۆ بیست بینجات چ لایەمان بۆ دەڵێ چ مەشکەمان بۆ دەڵێ نازانم تەوا وەختی ئەلحانی وەختی ئەو دەمی تەواو بوو هەر بیر لەو دەمکەوە بیڵە کوڕە لایم دەکوتە دەم کە لای بە قوربان و بم خەون و دەی و مەشکەکەم دەژان کوڕە زەنگوڵم یەخست بە خرم و هۆڕەکی دەها دەگە دەمژان وەرە سەی بڵێ ماڵت چۆن ڕازان بێتەوە ئەو مەش هەموو گڵ و خۆڵ بوو بەخوا ڕۆژە بیجارم خیان دەکردەوە دەم تەکاندم دەمێنانە دەرێ و ئەی چۆن ئەلحان پیرێژ بووم دەرکە پەنجەری خیان دەکەمەوە ناڵم وڵاتم پیس بێ بەخوا بڕۆ تەماشایکە ڕۆنی لێ بڕژە پیس نابێ ئەی دەبەرەوە دەستانت برم دادە ماشەڵا بۆ خۆشی ڕازاوەیەوە مێخەکی ملی و نەختێکەکە لێچکەکەش لادام ورویەکی قەدیمیش ئەوە دیار دەکەوێت چێدە لە کۆڵمان ئەوە هی کەنجێن دادا پیاوە قەدی من کەنجێ. زێڕیدا بوون ئەوەندە ماوەی چۆن بەڵێ دە قیمەتی زێڕیش دابوونی خیاوانش دە قیمەتی زێڕیدان بەخوا حان یەک بێکە دڵ خرنگەی بۆ بێنمەوەم نادات کوڕنا والله خۆ نەزاوەندم پێوەما تازە ژنانە هەموو زێڕان پێوە یاخڵامنە و دوو دەنکە خاشول کەشم پێوە نەبێ لە خدای بە زیاد بێ وڵا بە سەد زێڕی ناگۆڕدرێت چۆن بە قوربانت بمەرەوەڵ ئاوا با بکەم دادە ددانیشت زێڕە ماشەڵا وڵاتدانەکانیشم زێڕن چۆن بوو ددانتم کردوونە زێر ئەموش کێ ناددان ڕەدیفی پێشەی دانێمە زێر کاکە گیانەوەی زمانی شەیە زمانی ئەلحانیە هیچانە ئەو دەم زێر هەرزان بە بابم ڕۆژ زێری وە دەکڕیم ئەرە بە خوددا بە چیلۆم زێر بوو ئەرە وەڵا ئەلان چیە ئەلان ماواغە بۆ دەکرێت ناوەڵە بۆم ناکرێت حانە ئەوەی بابم بۆی کڕیمەوە بۆی کڕیم و دەناوی دیکەتەوە بوو ئای لە خدای بە زیاد بێ لە ماڵە بابی ڕاهێناونی دا خانم زیرە بابی خۆ من ئەرە وەڵا برالە کاکە زەماڵجان بۆمان باس بکەم زین ئەو شوێنێکی ئێمە لێنی کوێیە ئێرە بە ئیسلام مەدانی فوتباڵە ئەوە شوارچەوەی دەواازەکەیەتی فۆنسکەسیش کراوە وەلی متاسفانە لە ساڵی 90ەوە هیچ گونە پێراگەشتێکی نەبوو ئەلانەکانێژ ئەوە مەدانی فوتباڵەمان بۆچی کاکە پێراگەیشتنی نەبوو وەڵی بەنابە زۆر دەلایل هەیە سوزانم یەکێک لە دەلایەکان نەبوودنی احتبارە هیچ بودجەیەک نییە ئێمە نسبەت بە دێهاتەکانی نزیک شار بودجەمان کەمترە لە حازی دێهیارەوە لە حازی شوراوە بودجەیان کەمتر پێدەن پس بەو کەمبوودی بودجەیە ئێمە هەر وەفریا دەکەون کارهایەکی ئەساسی بکەن کارهایەکی زەروری بۆ نێودی ئەنجامدەن تاسفانە لە حازی وەرشەوە بەڕێک دەست و باڵمان تەنگە خۆتان حەولتان نەداوە لەگە خەڵکی دێ چارەسەریەکی بۆ بکەن وەڵای لەگەڵ خەڵکی دی ئێمە هەموو جارێ حەول دەدەین هەرموو جارێ هەزینەیەکی زۆر لە جوانەکان کۆ دەکەینەوە لە خۆمان هەزینە دادەنین هەزینەیەکی زۆر دادەنی وەلی متاسفانە هەزینەی زۆرە خاناخە ئەو شتە بە تەنیا جێبەجێ نابێ یعنی دەبێ نەهادێک بێ پشتیوانی لێ بکات کە بێ بتوانانی ئەوە جێبەجێکەی هیوادارم بە هیمەتی کاربەدەستان و بە هیمەتی خەڵکی ئاوای چارەسەری بۆ بکردرێت ئیشەڵا میدوارین کە ئەوە چارەسەر بکرێ و دەستەیەکیش جوان بێن لێرە ئایندەیەکی ڕەوشەیان لێ فەیدا بێ ئیشەڵڵا تەعالی لەو بوونی و بەرامێ بەڕاستی جێتان خاڵی دادەوە هاتۆ کەلانەی ساز دەکات دادیجان چۆنی بە قوربانت بم باشیش کرد سڵامەتی چاکیشکە بە قوربان ماندوو نەبنەوە بە قوربانت بم خدا چاکرد کاسەرت خۆش بێ یاخدا خۆت دەناسێنی دادەیجان ئارێ وەڵڵا
ماڵی محەممەدی ئەحمەدی نیوی خۆتان چێ دادەجیان من نێوم ئایشەیە دادایشە تەمەن و چەندە دادەجیان وڵا تەمەنم 37 ساڵە ماشەڵڵا تەمەند درێژ من دادە خۆ جەحێڵ دەکاتەوە دەڵ 22 ساڵم دادەجیان ئەوە چۆن ئێستا تەندور و ماوە وڵی ئەوە تازە دروستم کردووە و زۆر بە ئااتەوە بووم دەم خۆدا سەفاری هەر کولێر و کەلانەی لێ دروست دەکەم ئای لە خودای بە زیاد بە دەستەکان و خۆش بێدا بۆمان باسکە بزانین و کەلانەی چۆن ساز دەکەی دادا پێوەیکە گیان بۆمان باسکە بزانین و کەلانەی چۆن ساز دەکەی ئەو کەلانەیە هەویرەکەم شێلاوە چم ئاردەکەم هێنا هەویرەکەم شێلاوە شیرکێنم بۆ گرتوێتەوە تەندورەکەم بۆ داخستووە و ئەلحانەکانێژەوە وەڵی بە پیوازی سازم کردووە و پیوازەکەم بۆ ورکردووە دەستەکان و خۆش بێ دادە قەدیم بەچیان ساز دەکرد کەلانەی قەدیمیش بە پیوازی ویشک بە پیوازی سەلک جگە لە پیوازی بەچی کەلانان ساز دەکرد وڵا بە کوڕادە و بە سیر و ئەوانش دەکرا جەهان بەتامترا وەڵی کەمترم ئی کوڕادە و سیر خواردووە پیازەکەت پێ بەتامترە و لە بەردەستانترا دای دەست و چاو خۆش بێڕەبی دادە جگە لە کەلانەی چی دیکە ساز دەکەن وڵا کولێرەی پەنجەکێشیش لە خودای بە زیاد بەدادە لێشی واریدا ئاریا وڵا کولێرەی پەنجەکێشی ژەرحانەکە بۆت پێوە دەدەم بە تەندورەکە جابوت سەوری دەکەم بیخۆن ئەی لە خودای بە زیاد بە دەبەر دەستەکە این تۆ مرم یاڕەبی دادە نانیش دەکەن لەو تەندورەی ئاریا وڵا چەند وەخت چەند وەخت واللهی ئەلحانچووکی نانەوە خانەمانەیە مەگین بێ هێشتای خۆمان مەسەرە هیچتیامان لێ بە نانانی کوردی دەنا هەر لە نانەوە خانەدی ئەو ڕۆژەمە بەڕێکەوە درۆمان دێرەکەوت بوو دادە زەحمەتی کێشاوە کەلانەی ساز کردو و کولێرەی ساز کردو و دادە لێت میوان بین بۆ نەهارە بەنان و کولێرە و کەلانە بە ماستی ئەوی خزمەت و دامەرە وڵا ماستی مەڕیشمان هەیە لە خودای بە زیاد بێ ئای بە زیاد لەگەڵ کولێرە و کەلانەی دەست و چاو خۆش بێ ڕەبی هەر بژین ئیشەڵڵا دڵەمە تەندورەش مەکوژێنەوە دوایوە قاوە دیزەی کشتی هاوێ لە پەیتی کەوڕەکی گۆژ لەسەردانە بۆ شێ بۆ خۆتان بۆ شان بیخۆ وای لێ دەکەم کەترەکەش لە تەندورەکە دەخەم چای تەندور زۆر خۆشە ئەما حمڕەکەوت دەمە هەر ناڕۆینەوە شۆش لە ئاوای نۆبار لە ماڵەدا دەخانمە میوان دەبی وڵا لە خزمەت توی دایم بە قوربان خۆش لێتان تێک نەدایە ڕەبی دادەجان دەست و چاو خۆش بێ داجان چۆنی چاکم ئەلحەمدولە هەر باش دەبی ئەرێ وەڵی زۆر زۆریش باش دەبی ئیشەڵڵا داجان نێوچێ خەدی تەمەەن چەندەدا خەدیجیان وەڵی ئیدی بڵم هەفتاهشتانەوەت ماشەڵڵا تەمەەن درێژ بێر لە ساق بیشەڵڵا ئەو بووکەکە لێرە خەریکی کەلانەکردن و کولێرەکردنێ ئەرێ وەڵا بەخۆ زۆر کەلانە کولێرە کردۆدا ئەرێ وەڵا ئەرێ وەڵا هێندەم نان و کەلانە و کولێرە کردووە ئەرێ وەڵا ئاهانەوە چ فەرقێکیە بوو لەگەڵ زمانی زوو چۆنیان دەکرد وەڵا زمانی زۆر خۆش بوو چۆن بوودا بۆمان باس بکە بزانین چۆن بووە خۆش بوو وای بە خوددا زۆر خۆش بوو نانمان دەکردە چوینە مەڕی مەڕمان دەدۆشی مانگامان دەدۆشی مەشکەمان دەژان چوزانم ئەیدێ هەموو شتێکمان تەندورە دوو هێندیە لام بوو لەو نێوەڕاستی ماڵە داتان دەخست ئای چۆن ئەرێ وەڵا دادا بەدەست پێشانم دەدوا پێشان دەدام زین بەدەست چەندە و نان دەکرد ئەوەندە ئەرێ وەڵا ئەوەندە داجان قەدیم بەچی کەلانە شت و ساز دەکرد وەڵا پیوازی شین بوو پیوازی سەلک بوو بیلامانێ ئەرێ وەڵا کولێرەی چستان ساز دەکرد کولێرەش بە ڕۆشکە و بە کاخڵی و بە هێلکە و ئەرێ وەڵا داوە کۆلاینج نەبوو بەڕۆنی زەنگ و بەڕۆنی کێرەتان چەور دەکرد بە خوددا بەڕۆنی ئی زەنگ ئەرێ وەڵا بەڕۆنی کوردی ئای دەست و چاو خۆش بێت چەندە بە تام و خۆش بووە چەندە لانیش ماشەڵڵا کەلانەی دەستی بوو کە خانی هەر یەکجار خۆش بوو کولێرەی دەستی زۆر خۆش بوو ئی قەدیم بەڵام تامەکە ئێستا لە بەردەدانی دایە خانم داماوە وایە ئەرێ وەڵا خۆش بێ هەر لێو بە بزەبی ئیشەڵڵا دایجیان خوددا چاکت بۆ بکایە ڕەبی سڵامەت بی ئیشەڵڵا بێم زەڕەت بن بە خێریان
محەممەد کاکە سید کامیلی خۆشەویست داینێکێک لە ئەندامانی شەوڕای ئاوایی نۆبار سڵاوتان لێ بکاکی من بنێوی خوددا منیش لە پێشدا بە خێراتنی بەرنامەی کانگای ژیان و ئەو کەسانی کە لەگەڵوان هاوکاریان کردووە بە خێراتنیان دەکەم و لە خدای متعال داوا دەکەم کە هاتنیوان ببێت بە جێگای شانازی بۆ هەمووی ئەو کەسانی کە لەو مەراسمەدا شرکتیان کردو بۆ ئاوایی نۆبار. بەڕێزن کاکە جان زۆر سپاس زیاتر خۆتان دەناسێنن. من سید کامیلی کێریمی عضوی شۆڕای ئیسلامی دێی نۆبار. تەمەن چەندە کاکە سید کامیل جان؟ 46 ساڵ. ماشەڵڵا تەمەن درێژ بن یارەبی. پێشەکی پێمان بڵێم بزانین ئەو شوێنە خۆشە و باغە خۆشە کە ئێمە لێ ڕاوەستاوین کوێ ئاواییە؟ ئێرە مەزرایە کە بەنێوی باغی خوارێ مەشهورە کە سەر بە ئاوایی نۆبارە. ئەبژین ئینشەڵڵا. بەڕاستی دیمەنێکی یەکجار خۆشی هەیە. باغێکی قەدیمیە کاکە؟ قەدیمیە. دارەکانی ڕادیارە ماشەڵڵا هەردارەی هێندە گەورەیە هەبژین ئینشەڵڵا. کاکە کامیل جان چەند ساڵە شۆڕای ئاوایین؟ من لە ئەوڵین دەورەی شوراوە بەیسلا کە شورا لە تەرەف دەوڵەتەوە بە ڕسمیەت ناسرا لە ئەوڵین دەورەی شوراوە تا ئەلان کە دەورەی پێنجمە هەر لێرە شورام کە لە حدودەن لە دەبێتە 17 ساڵ یعنی لە ساڵی بەیسلا لە دەورەی پێنجمی لە ساڵی ئەوڵی دەورەی پێنجمی شورادای هەربژین ئینشەڵڵا. کاکە جان بۆمان باس بکەم بزانین ئەرک و وەزیفەی شۆڕای ئاوەدانی چییە؟ ئەرکی شوڕا هەر بەرنامەیە کە لە دەوڵەت بە ئیسلا ئیبلاغی دەکا و بە ئێمە ڕادەگەینێ ئێمەش دێنین کە 3 نەفەرین شوڕا معمولەن ئەو دیانەی بە ئیسلا کە کەمن و کەمتر لە 500 نەفەرن 3 شوڕای هەیە 3 عضوی هەیە ئەو 3 عضوە هەر کارێک کە لە تەرەفی دەوڵەت بە ئیسلا ڕادەگەیندێ ئێمەش بە خۆمان دادەنیشین مسەوەبەی دەکەین جا ئەو کارە بە ئیسلا لە هەر مەوردێکەوە بێ ئیجتماعی بێ فەرهەنگی بێیان لە هەر بوارێکیدا بە ئیستلاکە بێمە ڕادەگەیندرێ ئێمەش دێنین ئەو 3 نەفەر ئازای شوڕا بەعزە وەختایەکیش کە دیاری محتەرەمیش داوت دەکەین لەو جەلسەیەدا شرکت دەکرێت شوڕا دێنێ مسەوەبەی دەکات جا ئەو مسەوەبەیە 2 نەفەر لەو ئەعزای شوڕایەک بە ئیسلاکە هەر نەزەرێک بیدەن بە ئیستلا ئەو بەرنامەیە بە ئیجرا دەردێ. ئەبژین ئینشەڵڵا. باسی وەز و ژیانی خەڵکمان بۆ بکەم بزانین نێوانی خەڵکی ئاوایی پێکەوە چۆنە؟ الحەمدوللا نۆبار یەکێک لە دێیەکانە کە فەوق العادە لە نەزەر هەمکاریەوە لەگەڵ یەک ئێرتباتێکی قەویان هەیە و بە ئیسلا هاوکاری یەکتر دەکەین. ئێمە چەندین لەو چەند ساڵی ئەخیردا الحەمدوللا بە هاوکاری چەندین لە محتەمەدین و ڕشتفیانی نۆبار چەندین تەرحمان لە نێو خۆماندا بە ئیسلا کە مسەوەب کردو بە مەرحەلەی ئیجرا دەرهاتووە. یەکێک لەوانە بۆ نمونە مەسەلەن ساڵەهای گوزەشتا بەو ئەندازە بەرنمەیەک نەبوو لە نێو دێدا تاوەکوونی ئەلانەکان ئێمە بۆ نمونە لە مەراسمەکاندا بەخصوص لە مەراسمی سەرخۆشیدا هێناومانە بۆی کە مەسەلەن وا فەرزکەین هاوکاری ئەو بە ئیسلا سەحەب مردۆ بکرێ کولی خەرجی ئەو سەرخۆشیە خەڵکی ئاوایەکە دەیدن و باقیمان دێ کە پوڵێکیش زیادی دەبێ حسابێکی هەیەت ئومەنا کە چەندین نەفەر لە ڕشپیان هەیە کە لێرەدا جێی خۆیەتی جێگای نێوی کاگومەر ئیسماعیل زادە کە یەکێک لە دەورەی ئەوەڵ و دووەم و سووەمی شوڕا بوو ئەلانەکانێکە بە ئیسلا لەو دەورەیەدا شوڕانیە بە هاوکاریوی الحەمدوللا کێشێک لە ئەلان ڕئیسی ئەومەنای دەیەکەمانە ئێمە ئەو بەرنامەمان هەیە و پوڵێک کە زیادیش دەبێت لە حیسابی چەندین نەفەرین کە دەمێنێتەوە بە ئیسلا بۆ کەسانێک کە دەستیان ناڕوە ئێمە لەو پوڵە ئیسفادە دەکەن و ئینشاءڵڵا ئەو کارانەی پێ جێبەجێ دەکەن. ئەبژین ئینشاءڵڵا پس بەگشتی خەڵکەکە دەخۆشی و ناخۆشیدا پێکەوە الحەمدوللا مشارکەتیان هەیە و کۆمەژی یەکتر دەکەن. بەڵێ الحەمدوللا ئینشاءڵڵا تەباورە بابن کاکە جان. بەگشتی کار و پیشەی سەرەکی خەڵک چییە؟ کاری ئێرە زیاتر کاری خەڵکی ئێرە کەشاوەرزیە زیاتر بەڵام لە پەناویشەوە بەعزەهایەک بە ئیسلا کە بۆیان جێبەجێ دەبێ مەڕداریش دەکەن بە ئیسلا بەعزەهایەک کاری دیکەشی کاری ئازاد مەسەلەن هاتوچۆ دەکەن بەعزێک تاکسیان هەیە وەلی لە کولدا بەگشتی کاری ئەسڵی ئێرە کەشاوەرزی و دامداریە زیاتر بڵین کەشاوەرزیش. کاری کشت و کاڵەکە زیاتر لەسەر چه خولاسە بۆتەوە چ دەچێنن چ بەرهەم دێنن؟ زیاتر کەشاوەرزی ئێرە گەنم و جوێیە بەڵام لە پەناویشدا بە ئەلعان الحەمدوللا کە چەندین بڵێن
5 إلى 6 ساڵ لەو 5-6 ساڵە ئەخیردا خەڵک چەوەندەریش دەکا ئەهان بۆ نمونە بە خۆمان ئەو ساڵەکانیە سیرمان کردبوو کە بەرهەمێکی الحەمدوللا باشیشی هەیە و ئاویشی کەم دەوێت باغ و باغاتەکە چیکە؟ باغاتیش هەیە الحەمدوللای نۆبار باغ و باغاتیشی هەیە سێوی هەیە ژۆزی هەیە ئەو دارانەی بە ئیسلا کە بەرهەمیان هەیە وەکو مەسەلەن ئاڵوباڵ و ئەوانەشی هەیە. بینەرانی خۆشەویست و عزیز ماندوو نەبنەوە وردە گەیشتی نادوا کاتەکانی بەرنامەی کانگای ژیان ئەوڕۆ لە ئاوایی نۆبار میوان بووین هەڵکەوتوو لە 24 کیلومتری شاری سەربەرزی بۆ کانسەر بە بەشی ناوەندی ئاواییە کە شێوازی خانوبەرەکانی هەر لەسەر شێوازی سنەتی مابوو لە پەنا ئەوەیدا خەڵکەکەش هەروەکو قەدیم بەیەکەوە بوون گەرم و گڕ و پڕلەتین لێرە ڕوومان لە حەج ماڵێکی دەکرد هەستمان نەدەکرد بەڕاستی بێگانە بێ نسبەت بە ماڵەکەی دیکە هەموو خزم و بەرادری یەکتر بوون هیوادارم ئەو خۆشی پێکەوە ژیانە لە هەموو جێگایەک لە گشت شارەکان لە گشت ئاوایەکانی کوردنشین هەر بەردەوام خۆشەویستی و محەبەت و پێکەوە ژیان لێرە لە دار و دیوار دەبارێت بەڕاستی کە ئەمە چێژێکی زۆرمان لە بوون لەگەڵ ئەو خەڵکە وەرگرت هیوادارم ئەو بەرنمەیە هۆی ڕەزامەندیەوە خۆشەویستانیش بوو بێت تا ڕۆژێکی دیکە و کانگای ژیانێکی دیکە هەموو لایەکتان بە خودایی گەورە دەسپێرم.